بیسەران و بینەرانی بەڕێز لە هەر شوێنێکن سڵاوتان لێبێت. من کامەران حاجی عومەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. باسی ڕۆژ ئەمڕۆ دوو تەوەر شرۆڤە دەکات. تەوەری یەکەممان تایبەت ببێت بە دەستپێکردنەوەی کۆبوونەوەکانی نێوان حزب و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان و بۆ قسەکردن لەسەر ئەم ژارش بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری خانەقینەوە بەڕێز مەحموود سەنگاوی بەرپرسی میحوەری گەرمەسێری هێزەکانی پێشمەرگەی کوردستان و هەروەها ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان. بەڕێز مەحموود سەنگاوی بەخێربێن بۆ باسی ڕۆژ. پێم باشە لە سەرەتاوە ئەوە بپرسم، ینی ئەگەر ئێوە پێتان خۆش بێت بە چ سیفەتێک لەگەڵ ئێمە قسە بکەن وەکو ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان یاخود وەکو فەرماندەیەکی هێزەکانی پێشمەرگەی کوردستان؟ من سپاس دەکەم. ئێستا جگە لەوە ئەندامی مەکتەبی سیاسی فەرماندەی میحوەری یەکی هێزی پێشمەرگەی کوردستان میحوەری گەرمەسێر. بەڵێ، زۆر باشە. با لە دەستپێکردنی کۆبوونەوەکانی حەزب و لایەنە سیاسیەکانەوە دەست پێ بکەین. پێم خۆشە سەرنجی بەڕێستان لەو بارەیەوە بزانی. دیارە کارێکی باشە هەر کۆبوونەوەیەک کە بکرێ، بەڵام بۆ ئەوەی کە چارەسەری کێشەکانی هەرێمی کوردستان بکرێ کۆبوونەوەیەکی باشە. هەرچەندێ ئەو بەپێی ئەو هەوڵانەی کە لە میدیاکان و گوێمان لێیە ئەو وەفدانە هاتوون هیچ بەرنامەیەکیان پێ نییە وەکو بەرنامەیەکی دیاریکراو، بەڵام کۆبوونەوەکان بۆ ئەوەیە لەگەڵ هەموو حیزبە سیاسیەکان قسە بکرێ و دوایی بەرنمەیەکدا بڕێژرێ بۆ ئەوەی بتوانن کێشەکانی هەرێمی کوردستان چارەسەر بکەن. من هەر لە یەکەم ڕۆژ کە جەنابی کاک مەسعود پەیامەکەیدا وتم ئەم پەیامە دەرگایەکە ئەکرێتەوە بۆ ئەوی لایەنە سیاسیەکان بچنە ناو دانوستانەوە و دیالۆگ بکەن بۆ چارەسەرکردنی کێشەکانی هەرێمی کوردستان. و لەم سەردەما کە ئێستاکە دنیا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کوردستانیش بە سەردەمێکی زۆر چارەنووسسازە تێپەڕێ، پێویستە لایەنە سیاسیەکان تەنگبینی حیزبایەتی واز دەبێنن و بیر لە مەسەلەی میلەتەکەمان بکەنەوە و بیر لە خوێنی شەهیدەکان و ئازاری برینارەکانی پێشمەرگە و وەزعی سیاسی ناوچەکە بکەنەوە کە بەڵکو لەم سەردەمە چارەنووسسازە کە باسی دەوڵەتی کوردی و باسی ئازادی یەکجاری میلەتەکەمانەکرێ، هەموو لایەنە سیاسیەکان و میلەتەکەمان بە یەکدەنگ بڕۆنە ناو ئەو پرۆسەیەوە و ئەگەر ئێمە چاومان لە تەنگبینی حیزبی بێ و ئێمە بمانوێ یان هەر بەتەنیا پارتی حاکم بێ یان بەتەنیا یەکێتی حاکم بێ یان هەر لایەنێکی سیاسی بەتەنیا حاکم بێ لە وڵاتەوە بێ حاکمێتی ئەم وڵاتە بایەتەڕێەوە، من پێم وایە ئەوە چارەسەر نییە و ئەوە تێکشکانە نەک سەرکەوتن. بۆیە بەڕای من پێویستە هەموو لایەنە سیاسیەکان وەکو چۆنی ساکە کۆبوونەتەوە باشتر کۆ ببنەوە و ئومێ دەکەم کۆبوونەوەکانیش بە ئامانجی چارەسەرکردنی کێشەکان بێن نەک وەخت بەسەربردن. باشە. دیارە لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەی مەلا بەختیار و فازڵ میرانیدا کۆمەڵی خاڵ خرانە ڕوو و هەردوو لە باسییان لەوە کردکە لەو کۆبوونەوەیەدا ینی خاڵی هاوبەش لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان خاڵی هاوبەشی زۆر بینراوە و لێک تێگەیشتێکی باشش لە نێوان هەردوو لا هەبووە. دەکرێت ئێوە وەکو ئەندامی مەکتەبی سیاسی بەرچاوڕوونی زێدەتر بدەن بە بینەران؟ دیارە خاڵی باش کە باسی لێوەکرا، بەرنامەی باش کە باسی لێوە بکرێ، بەرنامەی باش کە بنووسرێ جێبەجێکردنیەوێ با لە یەک تێگەیشتنی باشە بوو بێ، با بیرڕاکانمان هەموو نزیک بوو بێ لە یەکتری، با هەمومان بڕوامان بە چارەسەرکردنی کێشەی میلەتەکەمان و کێشەی بودجەی خەڵک و ژیانی خەڵک بێ. بەڵام ئەگەر ئێمە هەنگاوی ئەمەلی بۆ هەڵ نەگرین و جێبەجێی نەکەین ئەوە تەنیا قسە و کاغەزەمێنێتەوە هیچ ئەنجامێکی تری نابێ. کەواتە ینی
پێتان وانییە ینی پارتی دیموکراتی کوردستان و تەواوی حزبەکانی دیکە کە بەشداری پرۆسەی سیاسین ینی جددی نەبن هەنگاوی ئەمەلیان نەبوو بێ؟ من ئومێ دەکەم هەنگاوی ئەمەلی ببێ قسە و کۆبوونەوە ئەوانە باشە بۆ لە یەک تێگەیشتن بەڵام پێویستی بە هەنگاوی ئەمەلیە و ئومێ دەکەم ئەو هاتوچۆ و دیالۆگ و کۆڕ و کۆبوونەوانە بە ئەنجامەکەی ئەوە بێ کە ئێمە بکەینە هەنگاوێکی ئەمەلی بۆ ئەوەی کێشەکانمان چارەسەر بکەین. باشە زۆر جار باز لەوە دەکرێت کە ینی تەنانەت لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەشدا فازل میرانی باسی لەوە کرد کە هەم لە ڕووی جوگرافی هەم لە ڕووی مێژوویی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان نزیکن وەک ئاماژەیەک کە بۆ ئایندەش زێدەتر دەتوانن لەگەڵ یەکێتی ئیدارەی ئەم وڵاتە بەڕێوە ببن. ئێوە چۆنی دەبینن؟ ئایا دەکرێت مۆدێلی ڕابردوو بۆ ئایندە دووبارە ببێتەوە یەکێتی و پارتی بەیەکەوە؟ دیارە لە سەرەتای دروستبوونی ئەم کابینەیەوە پارتی دیموکراتی کوردستان پێشنیاری کرد لەگەڵ یەکێتی نیشتمانی کوردستان حکوومەت دروستکە و داوا لە حیزبەکانی تر بکەن بێنە ناو کابینەی ئەم حکوومەتەوە بەڵام یەکێتی نیشتمانی کوردستان داوای حکوومەتی هەمەلایەنەی کرد حکوومەتێک کە هەموو لایەنە سیاسیەکان تیا بەشدار بن. بۆیە ئێمە بڕوامان بەوەیە کە بێ هەموو لایەنە سیاسیەکان هەموو حیزبە سیاسیەکان لە حکوومەت بەشدار بن بۆ ئەوەی حکوومەتێکی سەرکەوتوو بێ. ئەگەر تەنیا ئێمە وەکو یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان حکوومەت دروستکەین هەموو ئەو لایەنەکانی تر ئەبنە معارەزە و وەکو جاری پێشووی لێتێ کە شڕ و هوڕیان کردین ئەو کاتانە خۆتەزانی وەزعی حکوومەتیش باش بوو بودجێش هەبوو لە 28 مانگ معاش شەدرا و هەموو ئەو ئیشوکارانەی لە کوردستانن هەمووی جێبەجێ بوو و کوردستان لە پێشکەوتنا بوو بەڵام لەبەرەوە سێ لایەنی سیاسی معارەزە بوون هەموو ڕۆژێ ئەنوا کێشە و بگرەوە بەردەیان دروستە کرد. بۆیە ئێمە بە پێویست تێزانین هەموو لایەنە سیاسەکان بێن کۆ بنەوە حکوومەتێک دروستکەن حکوومەتێکی هەمەلایەنە کە هەموو حیزبە سیاسەکانی تیابێ بۆی بتوانین ئەم حکوومەتە ببێتە جێگەی خزمەت بۆ خەڵکی کوردستان نەک معارەزە و تیر و توانج لە یەکگرتن و ڕەخنە لە یەکگرتن و ئەوانە هەرچەنێ من بڕوام بەوەیە کە بێت خەڵکە بێ ڕەخنەمان لێ بگرێ ئەگەر خەڵک ڕەخنەمان لێ نەگرێ ناتوانین کێشەکانی خۆمان ببینین ناتوانین کەم و کوڕەکانی خۆمان ببینین ئەبێ ئەگەر لایەنێکی سیاسیش نەبێ ڕەخنەمان لێ بگرێ بێ گوێ لە ڕەخنەی جەماوەری خەڵکی کوردستان بگرین. بەڵام بەڕێز سەنگاوی دیارە کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان کابینەیەکی بنکەفراوان بوو بەڵام لە هەمان کاتیشدا وەکو بینیمان ینی ڕەخنەی زۆری لەسەر گیراوە تەنانەت بزوتنەوەی گۆڕانیش لەم حکوومەتەدا ینی بە شێوەیەک لە شێوەکان نەما یاخود کشایەوە. ئێمە وەکو یەکێتی نیشتمانی کوردستان خۆشمان ڕەخنەمان لەو حکوومەتە بوو ئێمە پێمان وابوو وەزیرەکانی ئێمە تەنیا دانراون بۆ ئەشەوبیلا و جێگری سەرۆکی حکوومەتکەین ئێمەیە من جارێکیش وتم خوشکێک هەیە محامیە ئەڵێ جێگری سەرۆکی حکوومەت بۆ سەرلەخانن و ئێمە نابێ بۆ سەرلەخانن بەشدار بین لە حکوومەتە ئێمە بێ بە حەقیقەت بەشدار بین لە حکوومەتە لایەنە سیاسەکان ئەبێ بە حەقیقەت بەشدار بوون لە حکوومەتە بەڵام پارتی دیموکراتی کوردستان خۆتان نەزانن ئێمەی بەشدار کرد بوو بەڵام برایی گەورە بووین و بۆیشمان نەبوو قسە بکەین لەبەرەوە ئێمە بڕوامان بەوەیە ئەبێ حکوومەتی بنکەفراوان گوێ لە هەموو لایەنەکان بگیرێ گوێ لە هەموو دەساتەکانی حکوومەت بگیرێ وەزیرەکان دەساتی خۆیان هەبێ سەرۆکی حکوومەت دەساتی خۆی هەبێ جێگری سەرۆکی حکوومەت دەساتی خۆی هەبێ نابێ جێگری سەرۆکی هەرێم دەساتی خۆی هەبێ نەک سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێمی کوردستان و ئەوانە لە ڕێی خوا دەسڵات بدەنە جێگرەکانیان ئەوە پێم وان نییە ئەوە سەرکەوتوو بێوە لەبەر ئەوەی وەزیرەکان هەم ئەوانەی بزوتنەوەی گۆڕان هەم ئەوانەی یەکێتی نیشتمانی کوردستان کە ئیسەی دەسڵاتان هیچ دەسڵاتێکیان نەبووە لەو حکوومەتە
و پارتی دیموکراتی کوردستان یەکلایەنەیش و وەزیرەکان و پەرلەمان و ئەوانەی هەموو دەرکرد و من پێم وایە ئەگەر بەو شێوەیە جارێکی تر ئاشت بینەوە و جارێکی تر هەم تێکەچێتەوە و ئەبێ پارتی دیموکراتی کوردستانی بڕوای بەوە هەبێ کە وەزیرێکی دانیا دەستات بداتە وەزیرەکە کە کەسێکی دانیا لە جێگایە لە حکوومەتە دەستاتی بداتێ نەک بێت برای گەورە بێ بۆشی نەبێ قسە بکە. باشە کەوایە ینی پێشتر یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵوێستێکی ڕوونی هەبوو بەبێ بزوتنەوەی گۆڕان ئەوان ئامادە نابن بەشداری لە کابینە هێشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان بکەن پێت باشە ئێستا یەکێتی بۆ ئەوەی دەستەڵاتی فراوانتری هەبێ لە ناو حکوومەتی هەرێمی کوردستاندا ینی بە بەشداری بزوتنەوەی گۆڕان هەمان داواکاری پێش و دووبارە دەکاتەوە؟ من ئومێ دەکەم هەمومان بەشداری تیا بکەین لە حکوومەتی بنکەفراوانە هەمومان بەشداری تیا بکەین و بە هەمومان هەوڵدەین ئەو بارە لارەی ئستا لە هەرێمی کوردستانە ڕاستی بکەینەوە و هەمووشمان بڕوامان بەوە بێ هەر حیزبێکی سیاسی جەماوەری خۆی هەیە دەسڵاتی خۆی هەیە و هەموو دەسڵاتەکان یەک بگرنەوە بنە هێزێک بۆ خزمەتی ئەم وڵاتە بە تایبەتی لەم سەردەمە چارە نووسازە کە شەڕی داعش بەرەو نەمانەچێ و دوای ئەوە ئێمە کێشەکانمان قوڵتر بێتەوە و خۆتان نەزانن دوای ئەوە ئێمە لەگەڵ عێراقا کەوینە ململانێ و هێشتانە شەڕی داعش تەواو نەبووە لەم لاولەولا ئەنوا تەسریح درێکە هێزی پێشمەرگەی کوردستانە بێ لە ناوچە داگیرکراوەکان بکشێنەوە کە ئێمە دەریایەک خوێنمان داوە بۆ ئازادکردنی ئەو ناوچانە و من لای خۆمەوە ئەڵێم ئێمە ئومێ دەکەین بە هەموو لایەنە سیاسەکان بڕیاری ئەوە بدەین کشانەوە نییە لەبەرەوە ئەوە جگەلەوە بە خوێن ڕزگارمان کردووە جگەلەوە دەیان ڕۆڵی قارەمان و پیاوی تێکۆشەرمان بە شەهیدکردن داوە ئەوە ناوچەی کوردستانیەوە خاکی خۆمانە و داگیر کراوە کەوتوتەوە دەستی خۆمان و بە خوێنی شەهیدەکانمان خستومەتە ژێردەستی خۆمان نابێ بە هیچ شێوەیەک ئێمە دەستبەرداری ئەو ناوچە داگیرکراوانە نەبین. باشە ئەگەر بەم شێوەیە دیارە ئەمە دروشمی تەواوی حەزبوولانە سیاسەکانی هەرێمی کوردستانە بەڵام ئایا کورد کاری بۆ ئەوە کردووە ئەو ناوچانە لە دەست خۆی نەدا؟ طبعاً کارگەوەیە کە ئێمە چوینەتە ئەو ناوچانە و سەنگەری خۆمانمان لێداوە و چۆن پارێزگاری لەکەین کە داعش ناتوانێ و نەیتوانی بێت ناوچەکانمان داگیرکە بەڵکو تێکمان شکانن و هەر هێزێکی تریش ئەگەر بێوێ بێ غەدرمان لێ بکە و ناوچەکەمان لێ داگیرکا بێ بەرگری لە خۆمان بکەین. بەڵام پێ دوایە ئەمە مکتەفیە ئەمە ینی تەواوی هەموو مەسەلەکەی بەوەی کە پێشمەرگە وجودی هەیە لە کاتێکدا دەستوری عێراق بازدەوە دەکات دەبێ بەپێی مادەی 140 و ئەنجامدانی ڕفراندۆم ئەو ناوچانە چارە نووسیان یەکلایی بکرێتەوە. ئەوان هەموو کوردیان لێ دەرکردووە و هەموو ماڵی کوردیان داگیر کردووە و ئەرزی کوردیان داگیر کردووە و ڕفراندۆم لەگەڵ کاکەی خەڵکە ئەسڵەکەی کورد نیوەی ئەنفال بۆ و نیوەی خراوەتە ژێرخۆڵەوە و ماڵەکەی لێ داگیر کراوە نیوەی سەرگەردانی وڵاتانی دەرەوە بووە و ڕفراندۆم لەگەڵ کوێکەی کاکە ئەوە خاکی لە مێژی کوردستانە و ئەبێ بگەڕێتەوە سەر ئەم وڵاتە ئەمە نابێت گوێ بۆ بدەین لە جێگایەکە وەکو سعدیە کە لە سەتان نەوەتی کوردی لێ دەرکراوە نەوەت عەرەب هاتووەتە جێگەکەی و هەموو جغرافیای منتیقەکە تێک چووە ئێمە بچین لەوێ بکەین لەوێ ڕاپرسی بکەین هەرچەندێ ڕەنگە لەم سەردەما ڕاپرسی بکەین ڕەنگە عەرەبەکانیش بەشێکی زۆریان پیان باوا بێ ئەبێ بێنە سەر هەرێمی کوردستان بۆەوەی ڕزگاریان بێ لەو کێشە و بگرە و بەردەی بینی شیعە و سونەی عێراق بەڵام لە سەردەمێکی تران ڕەنگەوانە بێ ئێمە ئەوە بە پێی مێژوو خاکی پیرۆزی کوردستانە من نمونەی سعدیەت بۆ دێنمەوە هەموو مڵکی جافەکانە هەموو شاری سعدیە بە ئەرز و بە هەموو جێگایە کۆمەڵکی جافەکانە و تایسە تاپۆکانیان ماوە بەڵام ئەوەتە لیان داگیر کردوین و عەرەب تیانیشتە جێ. باشە مەترسی لەسەر ئەو ناوچانە هەیە لە کاتێکدا زۆر کەس قسە لەسەر ئەوە دەکات حەشدی شعبی لەو سنوورانە نزیکن و هەندێک جارج لەلایەن بەرپرسانی حەشدی شعبیەوە هەڕەشە لە هێزی پێشمەرگە و لە هەرێمی کوردستان دەکرێت. وەڵای من نابێت لە هەڕەشە بترسین لەبەرەوە باسی هەڕەشەی لێ کردین و لە سەردەمی مەلیکێتەوە تایسا هەڕەشەمان لێەکەن بەڵام
ئەوان چەندێ ئەمەیان خاکی ئەمەیان داگیر کردیەوە شەڕیان لەگەڵ ئێمە کردووە بۆ ماوەیەک ئێمە هەم هاتوینەوە جێگەکانی خۆمان ئومێ دەکەین ئەم جاریان کاربەدەستانی عێراق دەسەڵاتدارانی دەوڵەتی عێراق باش بیر بکەنەوە و بیر لەوە بکەنەوە بەعس هەموو چەک و چۆڵەیەکی بەکارهێنا کیمیاوی بەکارهێنا دێی کاول کرد کوردستانی وێران کرد بەڵام نەیتوانی کورد لە ئەو خاکە دەربکە و نەیتوانی کوردستان بوونی کۆمەڵی جێگا تێک بدا و ئەم جاریشان لەوە باشتر نابێ ئومێ دەکەم کاربەدەستانی عێراق باش بیر بکەنەوە و ئەگەر 100 ساڵی شەڕمان لەگەڵ بکەن ناتوانن ئەو ناوچانە وەکو سەردەمی بەعس تعریب بکەن کەوایە بەڕێستان وەکو فەرماندەیەکی هێزەکانی پێشمەرگە لەگەڵ ئەوە نین چارەنووسی ئەو ناوچانە لە ڕێگەی ڕیفراندۆمەوە دیاری بکرێ؟ کۆمەڵی جێگای کوردیتیان نەماوە ڕیفراندۆم لەگەڵ چیەکەی بەڵام ئەمە تەنیا ناوچەی گەرمیان نییە دیارە ناوچە کێشە لەسەرەکان زێدەن کەرکووکە ناوچەی دەشتی نینەوە چەندی ناوچەی دیکە هەیە ڕەنگە ئیساکە لە دووس خورمات و ڕەنگە لێ ڕیفراندۆم کە ئێمەی بینەوە لە کەرکووک ڕەنگە ئێمەی بینەوە لە شنگار ئێمەی بینەوە لە منتیقەی کۆمەڵی منتیقە ئێمەی بینەوە ڕەنگە لە مەندەلی و ئەو ناوەی شەگەرهین بکە ڕەنگە بەشێکی باشی ئەمە بیبینەوە بەڵام شەرت نییە لە سعدیە بیبینەوە ڕەنگە لە جەلەولای نەتوانین بیبینەوە لەبەرەوە خۆتان نەزانن لە سەردەمی مەلیکێتەوە لێرە تەعریب بکرێ لێرە ئەرزی کورد داگیرەکرێ لێرە ئەرزی کورد بەپارەیە کردێ و ئەدرێتە عەرەب خۆتەزانی لە سەردەمی مەلیک هاتن منتیقەی خوڵایان کڕی لە کورد و بۆ ئەوەی بیدەنە عەرەب و لە یەمەن و لەو ناوە عەرەبیانێ ناوە خەڵکساکە عەرەبی یەمەنی لە سەردەمی مەلیکا هاتووە هەرچەنێ بووەتە کورد وەکو کورد قساکە بەڵام لە یەمەن و عەرەبیان هاوردێ لە سعودیەوە عەرەبیان هاوردێ لەو ناوشتێ نیشتە جیان کردووە لەو سەردەمەوە تا ئیساکا و ناوچانە تعریب بکرێ بەڵێ بەڕێ سەنگاوی هەندێک جار ئەو ناوچانەی کە کێشە لەسەرن ناوچەی کوردستانین زۆر جاران ینی بە شێوەیەک لە شێوەکان ینی قسەی زۆری لەسەردا دەکرێ و تەنانەت هەندێک جار ئەو قسانەی کە دەکرێ لە بەرژەوەندی ناوچەکە تەواو نابێ بۆ نمونە کۆمپانیای ئۆکسۆن مۆبیل کە وەبەرهێنانی هەبوو لە ناوچەکەی لە ناوچەی گەرمیان ینی کشایەوە بەم دواییانە ئێستاش هەندێک جار جێبستی کۆمپانیای دیکە دەبن بە شێوەکی گشتی دەمەوێت بڵێم ینی کشانەوەی ئەو کۆمپانیانە پێتان وایە ینی ئامانجی سیاسی لە پشتەوە بێ یاخود هۆکاری دیکە هەن وەڵا شەرتیەوە بێ من نازانم زۆر لەگەڵ کۆمپانیەکانی علاقەم نییە بەڵام ئەوە ئەکسەر مۆبیل کشاوەتەوە هۆ گازپرۆمی رووسی لێیە خۆتانزانە ئەوژێکێ لە کۆمپانیە گەورەکانی دنیاە و ئەگەر مەسەلە خەتەر و ئەوانە وایە گازپرۆمیش بکشایەتەوە بەڵام بۆتە گازپرۆم ئیش و کاری خۆیەکە دەیان کۆمپانیای تر هەیە ئیش و کاری خۆیەکە نازانم ئەوە من تا ئیساکە زۆر لەو کۆمپانیانە لەگەڵ کۆمپانیا شتاوەنە علاقەم نییە و لیان ناپرسم بەڵام بیستومە لە ڕێ میدیەکانەوە کشاوەتەوە باشە هەندێک جار لەم لاو لەولا هەڕەشە دەکرێت لە ڕاگررتنی هەناردەکردنی غاز یاخود لە هەناردەکردنی نەوت ئەمانە کاریگەری بە بۆچوونی ئێوە دەبێت لە ئایندەدا یاخود بووە وەڵاهی نازانم مەسلەی نەوتوانە وەکوتمە زۆر شارەزاییم لێی نییە بەڵام لە هەرێمی کوردستان مەسلەی هەناردەکردنی نەوت و ناردنە دەرەوەی نەوت بە شێوەیە کە بڕای پێبێنی دیار نییە نازانم چۆن ینی تاکوی ساکە ئەم حیزبە سیاسیانە ڕێگە نادەمزانە چەند نەوت ئەڕوا چەند ناڕوا و ئەوەی ئێمەی بینین لە کۆمەڵی جێگەوە لە دەرەوەی ئەو بەرنمەیەوە کە نەوت ئەنێرێتە دەرەوە نەوتی تریش دەم لاولاوە ئەڕوا و ڕەنگە لایەنەکانیش حیزبە سادارەکانیش نەوت بفرۆشن لە دەرەوەی یاسا و ئەوانەوە بۆیە خەڵکی کوردستان و زۆربەی بڕای بەوە نییە چەند نەوت ئەنێرێتە دەرەوە چەند ئەفرۆشرێ داهاتەکەی چەنە و ئەوەی ئەعلانە کرێکەس بڕای پێی نییە باشە لە ماوەی ڕابردوودا ینی ئەو ڕەوشەی کە هەرێمی کوردستان پێیدا تێپەڕی ئالۆزێکی سیاسی بەرچاو هەبوو لە نێوان حەزب و لایەنە سیاسیەکان بەڵام پێشمەرگە
فەرماندەکانی هێزی پێشمەرگەی کوردستان توانیان تێوە نەگلێن لەو ناکۆکیانەی هەن کە لە نێوان حزب و لایەنە سیاسیەکانن. پێت وایە یعنی پێشمەرگە چۆن توانی خۆی بپارێزێ لەو ناکۆکە سیاسیانەی کە لە ڕابردوودا هەیبوو؟ خۆشبەختانە ئێمە من خۆتەداین لە چەندین قسەکردنا لەگەڵ رادیۆ تەلەڤیزیۆنەکان باسی ئەوەم کردووە و تومە دەکەم هەموو لایەنە سیاسیەکان وەکو هێزی پێشمەرگەی کوردستان وابن لە سەنگەرەکانە کە ئەچی نازانی کامیان سەر بە پارتیە، کامیان سەر بە یەکێتیە، کامیان سەر بە لایەنە سیاسیەکانی ترە، لەبەرەوە ئەو کێشانەی ئەو کێشە سیاسیانەی کە لە هەرێمی کوردستان هەیە یان لە داخلی حیزبەکان هەیە نەچوەتە ناو هێزی پێشمەرگەوە و هێزی پێشمەرگە ئەرکەکەی خۆی وەکو پارێزەری سنوورەکانی هەرێمی کوردستان، پارێزەری بەرەکانی شەڕ، پارێزەری کەرامەت و حورمەتی ئەم میلەتە یەکپارچە و یەکدەنگن، مەگەر کۆمەڵێ خەڵک کە ئەوانە ڕەنگە لە ڕووی هێزی پێشمەرگەوە خۆیان زەعیف بن بیانوێ بە دروستکردنی کێشە لە ناو هێزی پێشمەرگا سومعی خۆیان بەرزکەنەوە جنە هێزی پێشمەرگە یەکپارچەیە و یەکدەنگە و هێزی پێشمەرگە هێزی خەڵکی کوردستانە. ئومێ دەکەم ڕۆژێ لە ڕۆژان هێزی حیزب نەمێنێ بە کاملی بێتە سوپای پارێزەری ئەم وڵاتە. باشە. بەڕێز سەنگاوی ئەگەر بگەڕێینەوە سەر کۆبنەوەکانی حزب و لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان، ینی جارێکی دیکە باس لەوە دەکەمەوە کە هەرچەندە مەلا بەختیار باسی لەوە کرد خاڵی هاوبەش زۆرن لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان تاوەکو بەیەکەوە پرۆژەمان هەبێ، بەڵام خاڵی ناکۆکیشەن. ئێوە لەگەڵ پارتی لە چێوە ناگەن بە چارەسەر، ناگەن بە دەرەنجام؟ بەداخەوە دەنگت خراپە، هەنێ جار لە قسەکانت تێناگەم، بەڵام ئەوەی کاک مەلا بەختیار ئەوەی من لێ تێگەیشتوم کاک مەلا بەختیار ئەڵێ ئومێ دەکەین ئێمە ببینە هەوێنی ئاشتی لە کوردستان، یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان ببنە هۆی کۆکردنەوەی هەموو لایەنە سیاسیەکان بۆ ئەوەی بە هەموو لایەکمان خزمەتی ئەم وڵاتە بکەن. ئەوەی کاک مەلا بەختیار ناڵێ تەنیا ئێمە و لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان حکوومەت دروستەکەین و گوێ نادێنە کەسی تێر، ئەڵێ ئێمە ئومێ دەکەین ببینە کۆکەرەوەی هەموو لایەنە سیاسیەکان. باشە. لە پێشوودا ینی یەکێتی نیشتیمانی کوردستان هەرچەندەکە ڕێکەوتنی لەگەڵ بزوتنەوەی گۆڕان هەیە، وەروە ڕێکەوتنی استراتیژیشی لەگەڵ پارتی هەیە، بەڵام یەکێتی نەسپی نەڕەش سیاسەتی کردووە بۆ ڕەوشی نێوخۆی هەرێمی کوردستان، وەکو دەگوترێت خۆڵەمێشی سیاسەتی کردووە. پێتان وایە بۆ ئایندەش پێویستە یەکێتی بە هەمان شێوە سیاست بکە لە هەردوو لاوە نزیک بێ، یاخود دەبێ خۆی یەکلا بکاتەوە، یا دەبێ لەگەڵ بزوتنەوەی گۆڕان بێ، یاخود دەبێ لەگەڵ پارتی بێ؟ نە پارتی دیموکراتی کوردستان دوژمنی ئەم وڵاتەیە و نە بزوتنەوەی گۆڕانی دوژمنی ئەم وڵاتەیە کە ئێمە لەگەڵیان ئەگەر عەلاقەمانە بێ حرام بێ. ئێمە پێمان وایە یەکێتی نیشتمانی کوردستان ئەبێ لەگەڵ هەموو حیزب و لایەنە سیاسیەکان بینی باش بێ و لەگەڵ هەموو دەوڵەتانی چواردەوریش بینی باش بێ، لەبەرەوە ئەو بین باش بوونە و ئەو لە یەک تێگەیشتنەم پێم وایە خزمەت بە ناوچەکەکە، خزمەت بە هەرێمی کوردستانەکە و دوژمنایەتی و دژایەتیکردنی هەر لایەنێک خزمەتمان پێ ناکات. باشە. فازڵ میرانی بە ئاشکرا باسی لەوە کرد بەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان پرۆژەمان نابێ بۆ حزب و لایەنە سیاسیەکانی کوردستان. ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان کە پارتی ڕای ئێوەی وەکو دەبیندرێ ڕای ئێوەی زۆر بەلاوە گرینگە، ئێوە چۆن مامەڵە لەگەڵ ئەم جۆرە سیاسەتەی پارتی دەکەن؟ ئایا ئێوە دەگەڕێنەوە بۆ بستنەوەی گۆڕان لەگەڵیان دادەنیشن تا بەیەکەوە پرۆژێکی هاوبەشتان هەبێ، یاخود وەکو یەکێتی پرۆژێکی سربەخۆتان دەبێت؟ ئێمە هەمیشە وتومانەوە ئەیڵێینەوە بەبێ پارتی دیموکراتی کوردستان حکومڕانی لەم وڵاتە ناکرێت. پارتی دیموکراتی کوردستانی بڕوایان وایە بەبێ یەکێتی نیشتمانی کوردستان حکومڕانی لەم وڵاتە ناکرێت. ئێمە بڕوامان وایە بەبێ لایەنە سیاسیەکانی تر هەر حکومڕانیەک لەم وڵاتە بکرێ حکومڕانیەکی سەرکەوتوو نابێ مەگەر
حکومڕانیەکی ئیستبدادی بێ کە بە کوتەک خەڵک بێریتە ژێربار کە ئەوە لە دنیا باوی نەماوە. ئێمە بڕوامان وایە بێ لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان و لەگەڵ لایەنە سیاسەکانیش و ئێمە وەکو یەکێتی نیشتمانی کوردستان ببینە هەوێنی ئاشتی بۆ ئەوەی هەموو لایەنە سیاسەکان لەسەر مێزی مفاوەزات کۆ بکەینەوە و بگەینە نەتیجەیەکی باش کە خزمەت بە وڵاتەکەمان. زۆر باشە، ئەمە دوا پرسیارم دەبێ، ینی بەڕێستان گەشتبینن لەوەی لەم کۆبنەوانەدا دەرەنجامی باش دەستە بەر بخرێ لە بەرژەوەندی گشتی خەڵکی کوردستان بێ؟ وەڵا ئومێ دەکەین هەموو لایەک گەیشت بێتە ئەو قەنەعەتە و ئەگەر نەیشت گەیشت بێتە ئەو قەنەعەتە من پێم وایە لە دوا ڕۆژە تووشی مەسئولیەتی تاریخیە بین و هەر تێکشکانێک مەسئولیەتەکەی لەسەر ئێمەیە و نابێت تەنگبینی حیزبایەتی وامان لێ بکە مەسلەی میلەتەکەمان لەبیر باتەوە و تەنیا بمانەوەیە لایەنێک دەسڵات بێ لە وڵاتە و لایەنێک حاکمی ئەم وڵاتە بێ وەلایەنێک بە کوتەک دەسڵاتی خۆی بسەپێنێ بەسەر ئەم وڵاتە. ئومێ دەکەین هەموو لایەک ورتر بیر بکەنەوە و ئێمە لەم سەردەما کە ئەمانوێ کورد دەوڵەتی خۆی دروستکە پێویستە هەموو لایەنە سیاسەکان یەکگرتو یەکپارچە بن و واز لە تەنگبینی حیزبایەتی بێنن بەڵکو مەسلەی میلەتەکەمان لەسەروی هەموو شتێکەوە بگرن. ئەگەر وانەکەین ڕەنگە سەرکەوتوو نەبین. بەڕێز مەحموود سەنگاوی ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە خانەقینەوە لەگەڵمان بووی زۆر سوپاسی بەڕێزتان دەکەین. سوپاس بۆ ئێوەش. بەڵێ بەڕێزانم باسی ڕۆژ بەردەوام دەبێت دەچینە ناوبڕێک و دواتریش تەوەری دووەمی باسی ڕۆژ دەکەینەوە کە تایبەتە بە ڕەوشی باکووری کوردستان. جارێکی دیکە سڵاوتان لێبێت بیسەران و بینەرانی کوردستان 24 و باسی ڕۆژ. تەوەری دووەمی باسی ڕۆژ وەکو پێشتر ئاماژەمان پێکرد باز لە ڕەوشی باکووری کوردستان دەکەین. وەک دەزاندرێ هەم تورکیا بە قۆناغێکدا تێپەڕ دەبی هەمیش ڕەوشی باکووری کوردستان بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرە کامەران یوکسەک هاوسەرۆکی پارتی هەرێمە دیموکراتەکان دەبەپا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆی سنتەر لەگەڵمانە. ڕێزدار کامەران خێر هاتن بۆ باسی ڕۆژ. زۆر سوپاس سەرچاو. دەست پێکی دەخوازم ینی بەحسە ئایندەیە هەدەپە و دەبەپە بکەین، ینی ئایندەیە ئەو حەزب کیشوە دەچی. زۆر سپاس ji bo weşanawe ji bo bernama we ez hemî gelê me Başûrê Kurdistan silav dikim rêzgarê rêzê xwe silavê xwe pêşkêşê hemî kesa dikim. DBP enha li Kurdistana Bakur rêxistina xwe pêk dîne. Em Kurdistana Bakur da hin zêdetir xebatê xwe pêk dînin. HDP hemî Tirkiye xebatê xwe pêk dîne. Şaredariyê me bi navê DBP xebatê xwe dikin. Şaredarî hemî girêdayên me ne. 106 bajar em bajar û bajarok navçe îdare dikin. Rêveberiya wan destê me de ye. Wek dibêjin ruha HDP BDP. Yani wek dibêjin. Yani boy min Kurd kem zêdetir yani. Em jî nav HDP da ciyê xwe digirin. HDP wekî sîvanek e. Hezbekî sêwan. Yani em navdane govde emin. Ê herî giran gelê Kurd hemî piştgirî dide HDP. Xêncî me jî 5 hezbên Tirkiye jî cuda nav HDP'de ciyê xwe digirin. Ew nêneratî hemî Tirkiye dikin. Bes rast e dibêjin ki yanî berpirsyarîtî we wekî DBP zêde mezne berpirsiyarîtiye wekû dibêjin şikista proseya aştî serşanê weş e? Belê rast. Em tabî dixwazin Tirkiyeyê çareseriyekî çêbe, çareseriya pirsgirêka Kurd bi rêyekî aştiyane çêbe. Tirkiyeyê em şer rastî jî naxwazin. Şerekî çekdarî naxwazin. Em hin zêde dixwazin bi rêyekî aştî, bi rêyekî siyasî pirsgirêka Kurd bê çareserkirin. Ji bo wî jî siyaseta me ser aşîtiye ye.
ser çareseriye ya. Em duxwazin siyaseta HDP jî. بس çawa Xetê de aştı bimeşin. yani çek hebî tu çek destê te ye û destê te ji carekî din qelem heye perlemanê dibêjî min aştî dixwazim hikûmetê ji dibêjî kake tu dest çek berde tu ji dibêjî min amade nîme çek berdem ew aştî çawa ye Niha tabii çek destê medanî ne? çek destê Bele. PKK ne Bele. wekî dibêjin yani dibe peş temamkarê PKK ye yani wezîrê navxwe Tirkiye Süleyman Soylu dibêjî HDP beşeke li PKK. Ew ne rast e. Şaştiye. Yani nêzîkbûnekî şaştiye, rastiye xwe jî ne wisa ne durust e. Rastî çi ye? Hûn jî baş dizanin. Gelê me başûr jî ez bawerim tê gîştiye baş dizane. PKK tesîrê xwe ser gel heye. Ser civakê heye. Em jî Kurdistanê û Tirkiye siyaset dikin û ser vê gelê siyaset dikin. Ev gelê ku hez PKK dike dengê xwe dide me. Dengê xwe siyasetê de dide me, piştgirî dide me. Bi wî awayî tesîrê xwe heye. Yani nayê wê manê HDP an jî DBP beşekî PKK. Yani ngo beşeke PKK nîne? nîne. Yani beşeke siyaseta PKK nîne li Türkiye? Siyaseta PKK bi xwe dimeşine. Lê belê em ser navê Kurdê Bakur û anha jî navê HDP jî ê ku Demokratê Tirkiye ew jî nav HDP de ciyê xwe digirin em ser navê hemî ketkarê Tirkiye jî û Kurdistana Bakur jî siyaset dikin. Ji bo wî ev hincetê ku hikûmeta AKP raya giştî ve parve dike dibe ev beşê PKK ne em loma ev erîşê dikin HDP û DBP wana digirin davêjin zindanê ev ne rast e. Yani ev hinceteke Belam yani kadirî ve endamên we bi aşkira propaganda bo PKK dike. Yani Demirtaş çend carek digel Qendîl axaftiye serdanê Qendîl kiriye. Belê rast e. Niha ev dema borî navbera PKK û hikûmeta Tirkiye pevajiyekî açtı. Pevajiyekî diyalog dest pê kir. Bi wê pevajiyê de Birêz Demirtaş û hin parlemenê HDP rol girtin. Navbera PKK û AKP'de diyalog pêkanîn. Yani bi destûra devleta Tirkiye hatin çûne Qandilê. Bi destûra hikûmeta AKP hatin çûne Qandilê, Qandîl zivirîn çûn. Yani nuka tu dixwazî bêjî siyaseta xendeq lêdan siyasetê yani HDP û PKK digel yek nebûye? Na. Yani HDP, DBP rola xwe siyasî çi ye? Em dixwazin Tirkiye'de pirsgirêka Kurd bi neçek çek holê rabe bê çek bê çareser kirin. Em vê rêyê dixwazin, em vê xetê çêbikin. Vê xetê de em dixebitin, HDP jî vê xetê de xebitî, xwest êdî şer raweste, şer biqede, lêbelê dîsa navbera PKK û devletê şer dest pê kir, her tişt. Belam berez yüksek yani me rojnamevanîn serdanê baregahê we kiriye li Bakurê Kurdistan, li Ankara, li İstanbul yani wênên Ocalan û programê PKK hemî li ofîsê we hebûne. Yani çawa ngo dikarin bêjin me beşek nîne li siyasetê PKK? Rewşa Birêz Öcalan hin cuda ye. Yani programı bernameyê PKK ne mümkün e ew büroya da hebe. Kesê heskin heye. Kesê piştgirî didin PKK jî heye. Tên avahî me jî diçin, têne saziyên sivîl de jî têne diçine. Lê belê rewşa Birêz Öcalan hin daha cuda ye. Ji bo gelê Bakur tevahî. Em jî rastî Birêz Öcalan pir girîng dibînin û xeta xwe aştiyane, xeta xwe çareseriyê em piştgirî didine. Yani Birêz Öcalan rastî jî dixwaze êdî xetekî em navbera hemî Kurda da Kurdê Başûr, Kurdê Bakur, ê Rojhilat, Rojava xetekî navxwe da diyalog û siyasetekî netew bê ava kirin viya dibîne. Adinê jî ji bo perçê Tirkiye, perçê Bakur jî bi diyalogê ve çareserî dixwaze. Em vê xetê rast dibînin.
û giringiya Baş e. Rêz Öcalan jî pir zêde ye ser gelê Bakur. Ji bo wê tabii hezkirina Öcalan heye. Rêz Öcalan pir giring tê dîtin. Ew xet jî xetekî rast e. Em piştgirî didine hem xeta netew ji bo hemî Kurdan diyalog hem jî ji bo Tirkiye bi rêya diyalog û siyasetê Başa. Nuka rewşê Bakur çawa diçî? Yani ayindeyê Kurdan, ayindeyê HDP, DBP çawa diçî? Belê. Navê navberê de yani navbera heşt meha, neh meha da êrişekî siyasî pir zêde çêbû. 106 şarederiyên me hebûn DBP. 106 nav wan de 12 bajar bûn, bajarê mezin. û êdên jî navçeyê xwe wekî Nûseybin, wekî Gewer yani navçeyê mezin e. Ji wan 106 şarederiyên me heta îro 44 şarederî hikûmetê desta ser. Kesek ku hilbijartiye bi raya giştî bi dengê gel ve sandûqê ve heta hilbijartin wana peyvîrê girtin wekî Kak Ahmet Türk, wekî Gülten Kışanak, Fırat Anlî, Bekir Kaya, Tuncer Bakran siyasetmedarê me pir giringîn ji bo Bakur. Ev hemî girtin niha zindanê de ne. Nêzîkî 6 hevserokê şaredariyên me hatin girtin niha zindanê de ne. Xêncî wî parlamenterê HDP 12 kes heta îro hatî girtin zindanê de ne. Yani demê wî hatiye hikûmet biryarê daxistina baregayê we bide? Yani ew dem hatiye? Yani wisa dixuye lê em tekoşînê siyasî em dixwazin israr bikin, berdewam bikin. Em dibînin ki Tirkiyeyê xêncî siyasetê û diyalogê rêya çareseriyê nîne. Bi çek, bi şer çareserî çê nabe hin daha pirsgirêk giran dibin, Kurd dibin. Kurd jî Tirkiye hemî jî bi rêya şer de zarar dibînin. Yani Nukango peşîmanin ew dem Erdogan gotî me dixwazin digel HDP hikûmet çê bikin, destûr vegorîn, bêyekewe bilat birê bikin. Nuka Ngo wekî yani HDP wekî DBP peşîmanin? Newsa rastî ev e ki em her tim me dixwast bi rêya siyaset, bi rêya diyalogê ve pirsgirêka Kurd a Tirkiye, Bakurê Kurdistan bê çareserkirin. Mutabakat jî çêbû rastî mutabakat olma baş e tê navkirin. Navbera heyeta İmralî a HDP û navbera heyeta AKP hükûmetê wezîrê xwe peymanek çêbû dolma bahçe 28 Şubatê 2015 da mutabakat çêbû. Lê belê ev mutabakat bi destê dîsa Serokkomar hate inkar kirin, nehat qebûl kirin. Wir de xirab bû. Yani xeta çareserî li wir de xirab bû. Ew peyman dikete meriyetê Belam girifteke wisa bû yani berez yüksek yani girifteke wisa bû yani Demirtaş wisa dibêjî me demokrasî bo gelî Tirkiye dixwazîn, me diktator bo Tirkiye naxwazîn. Yani ji belê behsê mafê Kurdan bike zêdetir wekî keseka Türk de axav. Yani ew siyasetekî tabii ev siyaset yani HDP siyaset pêktîne yani tenine ser navê Kurda ser navê Tirka jî siyaset pêktîne muhalifek Tirk jî nav HDP'de ciyê xwe digirêne. Beram pirs ew siyaset rast bû. Yani ew siyaset tabii tu karî rexne jî bikî. Dikarî kes rexne jî bikin. Kurd jî dervey Kurda jî muhalif jî demokrat dikarin rexne bikin. Lê belê HDP xura rast dît û rastî jî ji bo Tirkiye pergaleke diktatoriyal nebaşe. Yani yek kes hükümran be. Demokrasi hin daha baştır. Belam AKP yani hemî kes dizanî di mêjeyê Tirkiye'de zêdetir mafê Kurdan daye. Eger mafê Kurdan iş kemî jî bibî yani asteke nizmî wî hebî belam zêdetir AKP tefahumeke bo mafê Kurdan hebûye. Ji ber çingo tefahum digel AKP nekir diçûn digel CHP tefahum dik. Tifak tabi navbera HDP ve CHP'de çi nebû. Siyasete car carat minak 2013 2014 û heya 2015 ittifaka HDP û AKP hebû. Yani
Wê demê jî CHP û MHP rexnet kir. Digot AKP çima HDP ra ittifaq kiriye. HDP çima AKP ra ittifaq kiriye. Hatta peymana ku Dolmabahçe xira bû dûra rewş guherî. Siyaseta xwe guherî. Başa nuka Rewş hinek wirda bê femkirin Belê. ê baştir be. Lê belê çi ye? AKP zêdetir nexwast êdî birsa rêya aştiyane berdewam bike. Yani rastî jî hûn baş bişopînin ê bê dîtin ki AKP nexwest. Yani gor gotina Birêz Demirtaş yan jî gor siyaseta HDP tenê em nexwazin bi wera koalîsyon pêk bînin. Yani bi wî em girê bidin em ê seranser fehm bikin. Lê belê em kuraniya wî bibînin rewş ne tenê bi wî ve girêdayî bû. Rewşekên daha cudatir hebû. Rewşa Rojava, rewşa statûya Başûrê Kurdistan dixwaze serxwebûn pêk bîne. Rewşa Bakurê Kurdistan dixwast statûkî dest bixe. Yani bi wî ve rewşa rojhilata navîn û daxwazê Kurdan mirov baş bêgêjî AKP باور بکەم زێدتر ڕەوشە ڕۆژئاوا کاریگەری وی هەبوو باندۆڕی وی لەسەر سیاسەتی هەدەپە هەبوو بەس ڕەوشە باشووری کوردستان یعنی مە هەمی دەزانین مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستانی دەست پێشخەر بوو بۆ پرۆسەیە ئاشتی دناوبەرە ئۆجەلان و ئەردوغان. Belê, belê, belê. Em niha jî dixwazin yani Birêz Barzanî serok wezîrê hikûmeta Başûrê Kurdistan û hemî partiyê serî de KDP dîsa rolê xwe aştiyane birîze. Rolê aştiyane birîze. Min rojê çûyîn de konferansa serbixweyî jî hanîbû ziman em hemberê tekîdiyê KDP û AKP nîne. Dibe hemî partiyên me Kurdistanî tekîdiyê xwe cuda cuda siyaseta ve devleta ve hebe. Lê belê hewce siyasetekî kurdewarê, siyasetekî netew û hevpar stratejiyekî nav me hemî Kurda de hebe em berjewendiyê Kurda sereke biparêzin dûra berjewendiyê hizbê xwe. Ji bo wî heviya me ew e îro dîsa KDP rola xwe baş bilîze partiyên dinê wekî Rojava peyê de wekî vê derê KDP yekîtî an jî PKK partiyên me Bakur DBP HDP yani siyasetekî hevpar bimeşine ji bo Kurda tevayî baştir bibe. Min her çende hez dikim yani behsê rewşa Demirtaş bikim bizanim rewşa Demirtaş çawaye çawaniye bes li hemî demî de pirsekî wisa heye yani eger AKP CHP MHP dijî mafê Kurdan bî li Tirkiyeyê ji ber çi komelgeyê nêvdewletî wisa bêdeng e yani em hemî xelk dêne girtin ji ber çi piştgiriyekî baş bongo çênakatin acaba li ser Bakur yani bo girtina endamên wa kadîrên wa yani acaba problem li ser ew niye ke zêdetir hedefa siyasetî xwe li PKK nizîk kiriye? Bakur rewşek pir giran heye rastî yani nav salekî de 10,500 kes hat girtin naha zindanê Tirkiyeyê de. Yani ev kes tevayî dixwast derkeve nerazîbûn nîşanê hikûmetê bide polîtikayê xwe bigerîne. Yani polîtikayê şer bê guhertin polîtikayê aştî dîsa dikeve meriyetê. Lê belê ji ber vî sedemê ku derdket kolana hemî hatin girtin. Pir kes jî jiyana xwe dest da. Yani anha rewşekî awarte heye. Hemî kes dizanî rewşê Bakur rewşeke xirab e ji ber çi komelgeyê navneteweyî bêdeng e yani zêdetir naaxabî li ser mafê Kurdan li Bakur Almanyaya her welatên dinên cîhanê Amerîka her welatekî din. Ez 10 roj berê Brüksel en diplomasî de me temaşe kir û me tekilî devletê Ewropayê jî pêkanîn. Yani hin devlet tabii piştgirî didine tênin rojevê. Rewşa Bakurê Kurdistan tênin rojevê û ser hikûmeta AKP jî dixwazin bandor bikin. Yani aliyê ekonomî de mînak. Bandora xwe çêtkin. Dîsa raporê xwe Ewropayê Konseya Ewropayê
hemberi AKP hem rexnê xwe kirin. Sedema wî jî politikayê xwe şer, politikayê girtinê, politikayê rêya siyasetê girtinê kir. Yani em bêjin tuneye ne wisa ye heye hêzî navnetewî giraniya xwe dixwazin ser hikûmeta AKP bidin nîşandan. Lê belê hikûmeta AKP gudar nake. Yani tu hêzî navnetewî jî, hêzî Ewropayê jî gudar nake dibe hûn çi bêjin ez ê rêya xwe wiha berdewam bikim. Yani niha rewşekî wisa heye navbera Yekîtiya Ewropa û Türkiye diyalog qut bû. Yani sedema wî jî pirsgirêka Kurd bû. Polîtikayê AKP ku hemberê Kurda dimeşîne ew bû yani. Wî alî de em dikarin bêjin heye lê belê hikûmeta Türkiye gudar nake. باشە gelek car behsê rewşa tendurustiya Demirtaş dête kirin û rewşa tendurustiya Ocalan yanî tu berî çend mehekî zindanda bûyî ew axaftin ew nûçeyê rastin pişt rastin yaxu bo yanî propaganda ne yanî zêdetir. Rastî jî rewşa Birêz Demirtaş beriya zindanê jî tendurustî ne baş bû. Yani ben bi dilê xwe, qelbê xwe da pirsgirêkê xwe hebû, tedavî jî didît yani. Beriya zindanê hebû. Yani zindanê de wiha bû na. Beriya zindanê hebû. Demirtaş tanûkaş her gence yani. Hey ama işte rewşê tabii stres û pir tişt giran e, bar pir giran e, barê me tevayî pir giran e. Ji bo wî jî yani ne propaganda ye. Pirsgirêkê xwe tendurustî heye. Derketinekî çapemenî Wezîrê Dadgehê Tirkiye jî tekilî hatı danîn ku yani alakadar be. Reş giran nebe. Ji bo wî jî yani rewşa wî nebaşî heye aliyê tendurustî da ne propaganda ye. İnşallah baş be yani tiştekî xirab nebe. Ez dikarim viya bêjim. Xencî wî jî yani rewşê zindanê Tirkiye jî pir giran in. Ez bi xwe vê dawiyê 5 me 6 me mam da beriya wî 2 sala ez 5 sala serhevdî mam 2000 hatta 2014 ez zindanê Tirkiye'de Amedê zindan Amedê mam. Yani rewş zindanê Tirkiye anha rewş hinda giran e. Minak Birêz Demirtaş serê xwe dimîne yek kes dimîne hücrê de dimîne. Ne dürüst e vaya. Ne rast e. Êdinê şaredariyê me dîsa wisa. Yani minakek Ahmet Türk bi dilê xwe da pîl heye yani. Qelbê xwe da pîl heye ve pîl vetê şuxur. Emrê wî heftê 4 heftê 5 yani bi vî rewşê da hewcê zindana nebin. Bêdar zandin jî dervay bêdar. Rewşa zindan gelek xirapin dûmahiya pirsyarê min ew çözüm çareser çawa debîn. Çareser em yek tiştî dibêjin bir rêya diyalog bi siyasetê ve. Yani em vî dixwazin. O umêt hene bi AKPA? Yani her tim ümit hevceye hebe. Bu ümit xilas be, her tişt xilas dibe. Ji bo wî em dixwazin xebat bikin. Tekilî me vê derê Başûrê Kurdistan bi partiya ra sibê jî berdewam bike, du sibê jî berdewam dike. Em dixwazin hemî kes wekî Kak Barzanî, wekî KDP, YNK, an jî partiyên dinê, wekî Ewropa hemî kes rolekî ji bo açtı bilizin. Ser Türkiye herkes roleki bilize em bawarın dîsa belki politika Türkiye hikûmeta çawareyê aile dekan derfetek şebebî berêz kameran yüksek hevserokî partî herêma demokratekanî DBP zor spas dekin ke legelman. Zor spas dikim. Spas. Bîneranî berêz spas bo êweş ke katî xotan bi ême de. Bimînin bexêr û xweşî.